دادگای ئاسایش وەڵامی پارێزەرەکانی لاوڕشێخ جەنگی ناداتەوە و ئەوانیش ناڕەزایی توند دەردەبڕن. بە گوێرەی ئەو زانیاریانەی لە سەرچاوەی تایبەتەوە دەست شارپرێز کەوتون، تیمی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی و پۆڵادی برایی و هاوڕێکانی تریان لە نووسراوێکدا بۆ دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی وێڕای نیشاندانی نیگەرانی خۆیان لەوەی کە چەند جارێکی تر وەڵامی داواکەیان نەدراوەتەوە، ئێستاش جارێکی تر داوا دەکەن کە دۆسی لاوڕشێخ جەنگی و براو هاوڕێکانیان ببین و بزانن وردەکاری دۆسیەکە چۆنە، بەڵام تا ئێستا دادوەری لێکۆڵینەوەی دۆسیەکە وەڵامی داواکەی نەداونەتەوە. بە گوێرەی ئەو نووسراوانەی دەست شارپرێز کەوتون و پارێزراون، تیمی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی و براو هاوڕێکانی لە نامەیەکدا کە لە ژێر ناونیشانی جەختکردنەوەدا ئاڕاستەی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشیان کردووە وتویانە معقول نییە دوای 20 ڕۆژ لە دەستگیرکردنی بریگرتەکانمان نەزانین ئیفادە وتەکانیان چییە و کێ سکاڵاکارە لە دۆسیەکەدا. ئەم نووسراوەی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی ئەوە دەردەخات تا ئێستا کەسی سکاڵاکار نادیارە و نازاندرێت کێ سکاڵای لەسەر تۆمار کردوون. کۆتا داواکاری تیمی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی بۆ دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایش کە وێنەیەکی ئاڕاستەی هەریەک لە دەستەی مافی مرۆڤ و سەرۆکی دادگای ئێستێنافی سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی هەولێر و سلێمانی کراوە و لە ڕۆژی 8 ئەیلوول نووسراوە واژۆی 11 پارێزەری پێوەیە ئاماژەی بەوە کردووە کە بە گوێرەی یاسا مافی تۆمەتبارە کە لە دوای 24 کاتژمێر لە دەستگیرکردنی تەواوی وردەکاری دۆسیەکەی پێبووترێت و ڕێگە بدرێت پارێزەرەکەشی ئەگەر یەک کەس بێت یان تیم بێت وردەکاری دۆسیەکەی بخرێتە بەردەست کە تۆمەتبار بە چ مادەیەک دەستگیر کراوە و کێ سکاڵاکارە و تۆمەتەکەی چییە. تیمی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی لەبارەی ئەوەی کە هیچ زانیاریەکان لەسەر دۆسیەکە پێ نەدراوە باز لەوە دەکەن شاردنەوەی زانیاریەکانی دۆسیەکە لەوان لە کاتێکدایە کە کەناڵێکی حیزبی تەواوی کاراسانی بۆ کراوە زانیاری بگوازێتەوە و دان پێدانان بڵاو بکاتەوە کە ئەمەش کاریگەری لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە دادەنێت. تیمی پارێزەرانی لاوڕشێخ جەنگی لە نووسراوەکەیاندا ئاماژەیان بەوە کردووە بە گوێرەی مادەی 17 لە یاسای ساڵی 1999 تیمی پارێزەران مافی ئەوەیان هەیە بریگرتەیان ببین و وردەکاری دۆسیەکەیان بخرێتە بەردەم و کەسی سکاڵاکار و تۆمەت و مادەی فەرمانی گرتنەکەیان بۆ ئاشکرا بکرێت، نەک وەک ئەوەی ئەوان وتویانە ئەوەی لە میدیا و کەناڵی حیزبیەوە وردەکاری بەشێک لە دۆسیەکە ئاشکرا بکرێت بۆ بەلاڕێدابردنی ڕای گشتی و کاریگەری دروستکردن لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە. شارپرێز بە دوواداچوونی بۆ بابەتەکە کرد و بە گوێرەی زانیاریە بەدەزاتوەکان تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتەش دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایش نەوەڵامی داواکاریەکەی تیمی پارێزەرانی داوەتەوە لە ڕێگەی داوا ئیفادە و دۆسیەکەی لاوڕشێخ جەنگی پیشانی هیچ کام لە پارێزەرەکانی بدرێت.